سختیا میجویا گهشتنا قواره هرما کردستان کمتر نبویه جی سختیا بردوامیا جی وی قواره 32 سال جی وی قواره والا نبوینه جی دجاتیا نافخویی و هرمی و جی پیلانت گلک رنگ بونه هلانا وی قواره هرما کردستان اینو که سرنخشه دوره دیاره که جهک زراف و برطنگ جغرافیا که زحمت و آسه و یا دور پیچکری بازنه که آسنین جزل هزت هرمه که چه جارا باشی بو پارستنا وی قواره نویایه هر هزک جوان جه داره و دولت که بالا دستل دوره وان دولتان جبلی هزت وانی تایبت لی دست وانت اتت ناف هرمه دا و انجام دا هزت ناف خویت لوینید بولا واسکرن آن نهلانا وی قواره جی سال 1991 ورا پیکول و پیلان نراوستیانه که اف قواره لواز ببید آن نمینید چش لای رژیما برای صدام حسینی 1991 و حتی 2003 بوکشانا اداره دولتش هرمه شنهلانا دراو عراقی و درسکرنا دراوکی نی اش نرازی بون بو انجام دانا هل بجارتین 1992 اوش دور پیچ کرنا آبوری و سیاسی سروی قواره اوش شماتی کرنت خو یه جدا در روشا قواره هرما کردستان دا آنجی اف رژیما عراق یا پشت صدامی هات یدانان جه 2003 و حتی 2023 جه ایاد علای بگیره ورا پاشی ابراهیم جعفری و نوری مالکی و حیدر عبادی و حتی نوکه هیچ حکمت جوانیت پاک نبوینه به گیری کمترین مافت کردال عراقانی بکن اوجی پاراستنا وان ماده دستوریه اوید گیری دایب مافت هرما کردستانه و اوه عراق با چه بجین با ایران و ترکی و سوریه قواره که وکی هرما کردستان دور پیچکری بوان سیستمت حکمیل دوره چه آشیایه بردوام بیت 32 ساله اوه بابت ملگل هر دو سیاست مدارت برس ما مستا فریدون عبدالقادر ما مستا جعفر ابراهیم و خلککانیش برنامه لسروینا کوکیا کانه و دگل کومکا هوالو روزنامه وانو اکادیمی و ما مستای زانکوی هینجی گل بخیرات سیدا دست برنامه خوب که هین دو کسن دو سیاست مدارن بیت 5-6-7 جی هوا گل بزا ورزگاری خازا کردی بیت و هین کاملانا جی خوی سیاسی دا قواری هرما کردستان تدام از سال 1992 که هر ایک شولایه که کردستان رولک هبویه یه مهم یه گرنگ درس کرنا وی قواره دا بسیارا من شوه هر دو که اوه دست بک شدای جعفر ابراهیم که چه آستانک کتنا طریقه هوا دا پشتی وکشان ادارت حکمته شلای رژیم صدام حسینی و که هکو بیشن ينقلب السحر على الساحر که ولی بیتن برجوان دیا کردستان دا هل بجارتن بینه کرن و پشتینگی حکمت و پرلمانه و قواره بیتا دست بک وی قواره نوک امتداد جین بسیاره که جه خودایا سرهلدان نتنه مرال بو سرهلدان تهمی بوارد جیانا کمالگای کردستانی دا ابی سرهلدان رنگ بدا و دنگ بدا اراده که اوسا چه بو که نکه که ادارت تخوه که شبانه هرچه پنگا بکاوید با بلاواز بو رژیم زفری و پیز بو سرهلدان زفری یعنی پیز زفری اوان تصورت کرد ده گرفتک درست بید او گرفتک کevin که کرد نشین اداره خوب کن او تگشنک او صاحبو بس خوشبختانه اداره کنیات چکرن و درفته کنی چکر بو سربخویه بریارا سربخو اداره که سربخو و یا سرکفتیانه بو او بو دسپیک کتب شی دامدازگاه پریوه بچن و تو حاضریه بکی بو هالبجارتنا بریارت مجوی ید برای کردستانی حاضریه ذاتی ظروفت موضوعی هر دو که یک دو گرد و انجامت ویجید مجد بخش بون و برهم دار بون برهم تویجی حتی افروکه بردامه بله ما چه آستان که بو لرگی جنابتان لو کاته لرگی سرکرداتی کردستان که هل بجاردن بکرد و بریار دراو و توان او هل بجاردنه
بکرێت چه ئاستەنگ هەبوون چه گیر و گرفت هەبوون لەو کاتە؟ وڵای گیر و گرفتەکان یەکیانەوەیە کە ڕژێمی سەدام حسین بە هەموو تواناوە ئەویست مەشاکیلمان بۆ دروست بکە سەرکەوتوو نەبین لە ئیشەکانمانە وەکو مامۆسا باسی کردەوانە گرێویان لەسەرەوە کردو کە ئێمە ئیدارەی خۆمان پێ نادرێ و بێجگەلەوە ئیدارەی خۆمان پێ نادرێ ئەوەیە کە ئێمە لە ناو خۆمانە ناکۆچین و دەست لە یەخەی یەک گیرەکەین و ئەچین بە گژ یەکتریاوە ناتوانین و تەجروبەیە بە سەرکەوتنێک بگەێنین. یەکیشی کەشیان ئەوەیە کە ئێمە پێشینەیەکمان نەبوو لە تاریخی خۆمانە کە خۆمان هەڵبژاردنێ بکەین سەرپەرشتی بکەین بە نەتیجەی بگەێنین ئەوانە هەموو ئەو ئاستەنگانە بوون و بەڵام چونکە ئیرادەمان یەک بوو چونکە یەکگرتوو بووین چونکە کێشە و ناکۆچی لە بینمانە گەورە نەبوو توانیمان بە ئیرادەیەکی یەکگرتوو هەموو ئەو ئاستەنگانە بەسەریا زاڵ بین و بە نەتیجەیەکی باشی بگەێنین. مامۆستا بڕیاری هەڵبژاردن بڕیارێکی نافخۆیی بوو یان خواستێکی نافدەوڵەتی بوو مثلا ئەمریکا بڵێت هەڵبژاردن بکەین یان فەڕەنسا یان بریتانیا ئەو کاتە دژی سەدام حوسێن بوون ئەوان خواست کە هەڵبژاردن بکرێتن. من خۆم بەش بە حاڵی خۆم جۆم لە هیچ ئەجنەبیەک نەبووە بێ نەسیحەتمان بکە بڵێ هێشتا هەڵبژاردن بکە نەوەختە جەبهەی کوردستانی هەبوو و زۆر ئێمە بینمان باش بوو لەگەڵ یەکتریا و هاوکاری یەکتری بووین و پێکەوە گەیشتینە ئەو قەنەعەتەی کە هەڵبژاردن بکەین و ئەو بۆشایی کە حکوومەتی عێراق دروستی کرد لەوەی کە ئیداراتی کێشایەوە بۆی عەزێتمان بە ئێمە ئەو بۆشاییە بیرمان کردەوە پڕی بکەینەوە و پێم وایە بە هەنگاوێکی باش و بە کاری باش توانیمانەوە بۆشایە پڕبینەوە. سێدا پشتی هەڵبژاردن هاتی نەکردن و ئەنجام دەرکەتێن ینی کریارە هەڵبژاردنێ دیمایی کاتی هەڵویستێ هەرێمی ئیرانێ یە ترکی حتا بەغدا چ بووش ینی ژوا هەڵبژاردن تعامل گەل کرد یان هەمەهێلا پڕێڤە بچن یان هەڵویستێک وەرگرت؟ تاکید بەغدا هەڵویستی باش نەبوو سلبی بوو ئەو کاتە ناکۆکیەکان بەردەوام بوون لەگەڵ نێزام بس بەڵام هەڵوێستی ئیران تەقبولی ئیران تەقبولی کرد تعاملی لەگەڵ ئەویانەی کرد تورکیا تعاملی لەگەڵ کرد ئەم دوایەش تورکەکان تورکیا هەمی گاوات گوت مەخەلەتیەکە کردی ئەم دووبارە ناکەن ڕۆژاوا کە لەساسە و تعاملە ئەمر الواقع دیفاکتۆ گەژی ناوێدانە کیانی دیفاکتۆ و وەسفەکە درستە وەسفەکە علمیە بۆ کیانی هەرێما کوردستانی تعاملەوان تعاملەکە قبول کرد ئەو دیفاکتۆ قبول کرد تعامل گەل کرد کۆمەلگای نێودەوڵەتی تعامل گەل کرد لێ مەوزوعێکی ڕایا من پرۆسا سیاسی یا سەرکەفتی بوو پرۆسا دیموکراسیە ئالۆزە مەزووی دەست پرۆسا دیموکراسی کرد چونکە پرۆسا دیموکراسی دێ منافەسێکێکە ڕکابەریەکێکە هێشتا بەرەی کوردستانی قایم نەبوو وەکو پێویست گوتب شەی منافەسایەکە ئاشتیانە بکەی سەر کورسیە و کی ببەت و کی بدۆڕێتەوە بیت ئەس بێژم هەکرد مەرحەلەکە ئینتقالی بۆ 2 ساڵە هات باچێکردن ئەو بۆشایی بڕیارێت بەرەی کوردستانی حکمی قانونەیە بوو حکمی قانونەیە بوو 2 ساڵەکە حتا ئەو مەرحەلە ئینتقالی توشای باشتر پڕێڤە بەی دیتنا من دا gelek girفتێت پشتی هینگە چێبووین داوا گرفتە چارەسەرکەی بەس بەشداریە خەلکی پێ گەرمەگۆریە یاوی وەختی هەڵبژاردندا ئەدبێژم بە پترترین ڕێژە بۆ بەشدار کەرنەڤال بوو کەرنەڤالی سەرکەفتنا سەرهێلدانێ بوو و حەقەتش ئەو تێگەشتناوی وەختی یا بەڵێم نوخبە سیاسیە کوردستانی هەمیاوەیە تو دێپوێ شرعیەتەکە ماستر دەیە سەرهێلدانێ یعنی تو پێنگاوە ئەیکێ تو بێژە دنیاە از جدا مش نظام صدامی او نظامك دكتاتوريه نظامك ديمقراطيه اجتماعي دولتي باشتر وفعلا رنگداناوي دنگداناوي الدنيا هذا قالك عريني بو بس شي بروسا ديمقراطي بخويا علوزه يعني حتى تبشي بريفا بي مامۆستا پاش هەڵبژاردن دامەزراندنی پەرلەمانی کوردستان و حکوومەت لەو دەستپێکە کە ساڵی 1992 یعنی لە چ ڕەوشدا بۆ چ ئاستانک هەبوون چی گرفت هەبوون لەو کاتە؟ وەڵاهی بە سەراحەت ئەگەر بیڵێین ئەوەی جێگەی داخە یعنی ئێمە زۆر زوو دەستمان کرد بە منافەسەی حیزبی
منافسەکە تەتەوری کرد بوو بە ململانەی حیزبی و خۆتان نەزانن زۆری ئەم ململانیانە لەسەر دەسەڵاتە لەسەر ئەوەیە چلایەک باڵا دەست بێ بەسەر لایەکی کا یعنی ئەگەر ئەوانە نەبوایەوە ئەوە نەیگەیانایە بە مەئاساتی شەڕی ناوخۆ ئێمە پێم وایە پرۆسەکەمان بە ئەنجامی باشترە گەیشت و ئەمان توانی زۆر باشتر کوردستان ئاوەدان بکەینەوە زۆر باشتر بی لە دامەزران و سەرخستنی بنیەی تحتی کوردستان بکەینەوە چونکە ئەوەی ئێمە لە یەکگرتوویی و لە یەک ئیرادەیە بەدەستمانهێنا زۆریمان لە ناکۆچی و ململانیا لە دەستدا هەنگاوەکانی سەدام حوسێن بۆ یعنی لاوازکردنی قوارەی هەرێمی کوردستان یان نەهێلانی بەردەوام بوون هەنگاوێکی تر ئەوە بوو کە ساقطکردنی دراوی ئەن عوملەی عێراقی ئەوەی کە یعنی پێدەگوترە سویسری لەو منطەلەقە کە کوردستان دەمێنتە بێ عوملە عوملەیەکی نوێ دەردەشت لە بەغا و مقاطعەیەکە نێوان بەغا و نێوان هەرێمی کوردستان ضربەیەک لە اقتصادی هەرێمی کوردستان لەو کاتە ئەگەر جەنابەت یعنی بزانین چۆن تەعامل لەگەڵ ئەو هەنگاوە کرا ئەو هەنگاوای سەدام حوسێن تەئسیرێکی زۆر کورتی هەبوو ئەو شەر بالعکس نەتایجەکە چونکە ئەملای سویسری هەموو هاتە هەرێمی کوردستان کار پێکرا بەڵێ ئەو وەختە ئێمە عوملەی سویسریمان کار پێ کرد و بە باشی لە لای خەڵکەوە قوبوڵ کرا و لە پاڵ ئەوە ئێمە هەموو عوملەکانی کەمانوالێ کرد لە بازاڕە مەقبول بێ دۆلار مەقبول بوو حتا پارەی ئێرانی مەقبول بوو معاملەی پێوە کرا عوملەی سویسری بازاڕی گەرم بووەوە ئەو نەیتوانێ ئەوەی کە ڕژێمی سەدام حوسێن بیری لێ کردبووەوە زەربەیەک لە وەزعی ئێمە بدا نەیتوانی بەو ئەو هەدەفانە پێچێ ئەدوێم سێدا ئەو بوو پێنگاوێک و هەرێمە کوردستان زەنگیتر لێ بێش عێراقی دینارە هەرێمە کوردستان 250 دینارە عێراقی بوو بەڵێ بتاکید پێنگاوێتەوە بەرەو واژی زەبڕینەوە عکس زەبڕینەوە ئەم بەشداریە دەرزەخانەکە پرسیارێکت هەبیت لەو زۆر سپاس ڕۆڵی ڕاگەیاندنەکان تا چەند توانویانە ڕۆڵیان هەبێ لە پێناو بەرژەوەندی گەل و هەرێمی کوردستان پرسیاری دۆمم بۆ بەڕێز کاک فەرەیدوونە لە دوای ئەنجامدانی ڕفراندۆم لە ساڵی 2017 ئیرادی هێزە سیاسەکانی پارێزگای سلێمانی لە چه ئاستێکدایە من بەڕاستی زۆرتر تەرکیزم لای ئەوە بوو کە تۆ باسی لایەنە سیاسیەکانی منتیقەی بڵێن ئێمە ناومان ناوە زوونی سەوز و زوونی زەرتیانی بەڕاستی من بەداخەواڵێم ینی هیچ جارێ ڕاگەیاندن لە ئاستی خواستانە بووە ڕاگەیاندن لە کوردستانە ڕاگەیانێکی قەومی نییە ڕاگەیانێکی میلی نییە ڕاگەیانی خەڵکی کوردستان نییە ئەم ڕاگەیاندانە هەموو ڕاگەیانی حیزبیە و بەڕێی خۆم لێرەوە ئێڵێم ئەحزاب مەسالیحی حیزبی خۆی لە پلەی یەکەمە ئەبینێ و لە پلەی یەکەمە جێبەجێکە ئەو ڕاگەیانانەش ئەوانەیان جێبەجێ کردووە یعنی من بەش بە حاڵی خۆم زۆر گلەییم لە ڕاگەیانەکان لە ڕابردووە هەبووە و ئێستش ئەخوازم داوا ئەەکەم هەموو ئەو برابەڕێزانەی لە بواری ڕاگەیانە ئیژەکەن یعنی میدیای کوردی بگەێنە ئەو ئاستەی کە خەڵگەی خوازەیە نەک ئەو ئاستەی کە حیزبەکانی خوازن یعنی ڕگاندنیش وامۆستا قسەی جەنابەت بوو فاکتەرێکی مشکلە ئاڵۆزی یعنی بوو بەشێک لە مشکلە نەبوو یعنی خود دوور بکات لە مشکلە بوو چارەسەری ئاڵۆزی و مشکلە ئیش بکات خەڵک ناوی ناوە شەڕی ڕاگەیاندن شەڕی ڕاگەاند ڕاستە یعنی بوو بەشێک لە شەڕ بەڵێ بەڵێ تعقیبات سێدا سەروێ خەفنێ وڵە لەسەر ڕاگەاندن خۆی دیارە ڕاگەاندنی حزبی زاڵە لە هەرێمی کوردستان نەفەسی حزبی زاڵە نەفەسی نیشتیمانی و پەیامی نیشتیمانی و مەسەجی نیشتیمانی بەڕاستی کەس بووینە دەبێ ئەو حقەتە
لە بەرچاومان ئەم دوای شعبەویەت پەرێستاندووە و سوۆسیال میدیا پەرێستاندووە وای لێ کردووە بەڕاستی هەموو تێکلاو بووە ئێستا یعنی بێسەروبەریەک هەیە لە ناو ئەو سوۆسیال میدیا و ڕاگەاندنانە سەر لێ شێوانێک دروست بووە زۆر تەسیری سلبی لەسەر ئێمەمانە گشتمان لە کۆمەلگای کوردستانی هەیە ئەو پرسیارەی تەرزەخانی سەبارەت بە مەسەلەی ئۆپۆزیسیۆن یعنی بەڕاستی دوای 2003 لە هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەو کاتەی کە ڕێککەوتنی استراتیژی هەبوو لێک تێگەشتێکی باشێ و بوو لێ نێوان پارتی و یەکەتی تایبەت بۆ بە چاوێکی کەم تەماشای برادەریتر ناکەین لایەنی تری سیاسی ناکەین ئەو کاتە ئۆپۆزیسیۆن بوونی نەبوو پلانی استراتیژی هەبوو نیشتیمانی هەبوو چۆن لەگەڵ بەغدا ئیدارەی دۆسیەکان بکەی حتا ئیدارەی قەیرانەکانش بکەی مادەی 140 ئەو کاتە جهودی هاوبەش هەبوونی کوردستانی هەبوون بۆ ئەوی بە ئاماژ بگەینی ئەو مادەیە کەی ئۆپۆزیسیۆن وەکو بیرۆکە سەری هەلدا 2009 لە دوای جیابوونەوەی گۆڕان و دواتر پەرێستاند ئەو ڕۆلە لە نێوان گۆڕان و هەندە لایەنی تری سیاسی بە تایبەتی ئیسلامیەکان ئەم ڕۆلە درێژەی هەبووە ئەو کاتەش ینی خۆ ئۆپۆزیسیۆن تشتێکی دیاردەکی تەندروستە دیموکراسیە بەڵام پراکتیزەکردنی ئەو هونەری دەوێت هونەری ئەوەی لە هەرێمێکی وەکو هەرێمی کوردستان کە هەڕەشەکان لەسەر کیان زۆرن هەڕەشەی دەرەکی زۆرن پێویستی بە بەرایکی ناوخۆ هەیە بەرایکی بەهێز هەیە تەوایە زۆر گرنگە ئەو هونەرە لە پرسە ئەو پرسانەی ڕاندی نیشتیمانی هەیە پرسی استراتیژینە لەوەدا خطابی یەکگرتووە بیت و پلانی یەکگرتووە بیت و بەرنامەی یەکگرتووە بیت لە 2013 کە من لە پەرلەمانی کوردستان بووم لە خزمەتی پەرلەمان بوو ئەو کاتە اتفاق هەبوو اتفاقی سێقولیە بوو نێوان پارتی و یەکەتی و بسوتنەوەی گۆڕان حتا لایەنی تری سیاسی کە ئەو پرسەی ڕاهەندی نیشتیمانی هەیە بە تەوافق بیت هەمیشە سازان بیت حتا وشەی سازان ئەو کاتە زۆر پەرێستاند و زۆر بەربەڵاو بەوە بوو بەڵام لە عەمەلی وامان نەکرد ئەو جاوەیە عبرەت لە تەطبیقە عبرەتنە ئەوە نییە ئێمە چی دەڵێن و چ شیعارێک هەڵدەگرین زۆر گرنگە ئێستاش من دەڵێم بۆ ئەم مەرحەلەش نەچوە بچیت زۆر گرنگە لە پرسی سیاسی و استراتیژی و نیشتیمانی پلانی یەکگرتوومانەبی خلافان لەسەر تشتی بەڕێوەبردنی مەسەلەی ئاسایی بیت پرسێک پەیوەستە بە بەغدا لە سەرۆی هەموو پرسانەوەیە دەبێت دەستگایەکەوی دەستگای دانوستاندن لەگەڵ بەغدا ئەم پرسانە یعنی حقت ئۆپۆزیسیۆن بەلێ بەڵام بە تەکنیک و تەکتیکی سەردەمیانە و لە چوارچێوەی ئەو بەرنامەی نیشتیمانی یعنی ئەوەی تبینی دەکرێت لە کوردستان و مەسەلەی ئۆپۆزیسیۆنە دەسەڵات ینی وا تەسەور ئەکرێت وەکانەوە ئێمە کیانێکی مستەقڕین و سیستەمێکی مستەقرمان هەیە و چەندەها ساڵ لەسەر دەڕۆین وەک چۆن لە ئەمریکای و لە سویس ئەوروپا ئەوها ینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات مەثەلەن وا تەسەور دەکەم هەندێک بەڵام ئەوەی ئەکرێتن هەندێک جا شەڕە نە رەخنەیە ئەو رەخنەی کە دەگرێت ئۆپۆزیسیۆن لە دەسەڵات یان دەسەڵات لە ئۆپۆزیسیۆن وایە کە یەک ئەوی تر سفر دەکەتن یان دەگەتە ڕادەی کە من لەگەڵ تو ناتوانم ئۆپۆزیسیۆن بم دەسەڵاتی بە ئۆپۆزیسیۆن بڵێت من لەگەڵ تو ناتوانم ینی ئیش پێکەوە بکەین دەبێت دەگەتە حالەتی ینی دژایەتی کردن زیاتر لەوەی کە حالەتی یەک ئەوی تر دروست بکەتن وەڵا ئەگەر عەفوم بکەی بەڵێ فەرموو ئێمە ئۆپۆزیسیۆنمان بۆچی ئێمە خۆمان زدی یەکترین بەڵێ خۆمان ئۆپۆزیسیۆنی یەکترین یعنی تر ئۆپۆزیسیۆنمان بۆ چییە بەڵێ بەڕێی من ئەگەر بمانەوێ خزمەتی ئەم نیشتیمانە بکەین بەڵێ تا زمانی من بیرم و لەگەڵ مامجا زۆرم قسە کردووە لە بابەت عیلاقە لەگەڵ پارتیا و ڕەنگە زۆر جار هات شۆشم لە بەی ناکرد و بعضێ جار ڕئیسی وەفد بوومەوە تا زمانی مامجلال عیلاقەیشی باش لە بینی یەشیتی و پارتیا هەبوو ئەتوانرا بە ئاسانی مشکلەکان هەڵ بکرێ بەڕێی من ئەوەش ئەگەڕێتەوە بۆ فەزلی ئەو ئیتیفاقە استراتیژیەی کە لە بینی پارتی و یەشێتیە هەبووە ئێستاش ئێمە پێویستیمان یا بە ژیانەوەی شتێکەیە وەکو بەرەی کوردستانی بەرەیشی کوردستانی یەکگرتوو دروستکەین بۆ مواجهەی
خەتەر و مەترسیەکانی کە لەسەر قوارەی هەرێمەیە لەسەر کوردستان هەیە لەسەر دۆزەکەمان هەیە یا ئەبێ ئیش بکەین لەسەر هێنانەدی ئیتیفاقیش ئیستراتیژی بەلای کەمەوە لە بینی دوو حیزبە سەرکیەکەی کوردستان یەکێتی و پارتی یعنی بەبێ ئەوە ئێمە زۆر تووشی مەشاکیلی گەورابین و لە هەمووی مهمتر ئەوەیە ئێمە بێ شوورێک بە میلەتەکەمان بۆ پاراستنی دەستکەوتەکانمان دروستکەین هەموو ئەو وەختانەی کە توانی ومانە میلەتەکەمان لەگەڵ بێ سەرکەوتنی گەورەمان بەدەستێناوە بەڵام ئێستا ئەبێ ئەو حەقیقەتێ تێ بگەین کە نەمانتوانی و میلەتەکەمان باش ڕازیکەین میلەتەکەمان لە دەوری هەنگاوەکانمان کۆ بکەینەوە میلەتەکەمان لە دەوری ئەو دیفاع پیرۆزە کۆ بکەینەوە کە ئەمانەوێ قوارەی هەرێم بپارێزین قوارەی هەرێم بە تەنها بە پارتی ناپارێزرێ قوارەی هەرێم بە تەنها بە یەکێتیش ناپارێزرێ بە یەکێتی و پارتیش ناپارێزرێ قوارەی هەرێم بە کۆبوونەوەی هەمومان و بە کۆکردنەوەی میلەتەکەمان لە دەوری ئەرکەکانمانە بێ ئەویش بە ڕازیکردنی میلەتەکەمانە بێ ئەبێ ئیش بکەین لەسەر ئەوەی چۆن میلەتەکەمان ڕازیکەین چۆن مەشاکیلەکانی میلەتەکەمان هەڵ بکەین مامۆستا لە پاش هەر بژاردن دیاردەیەکی هەر مەترسی لەسەر قوارەی هەرێمی کوردستان ئەو براکوژەی کە ڕووی دەلا 4 ساڵ بوو 4 ساڵ بەڵام لەگەل ئەوەش کەمە دیاردەیەکی زۆر مەترسی بوو گیانێکی ئاشتی خازانەش هەبوو کە سنوورێک بدانیت بۆ ئەو شەڕە نەگەتە ئەو ڕاددەیە کە ببیتە مەترسی نەهێلانی ئەو کیانانە و قوارەی کە لە ئێستا هەمانە چۆن توانی ئەو شەڕە ڕاوە یەکەم پرسیاریم ئەوە ئەو شەڕە بە بڕیارێکی ناوخۆیی بوو یان لە دەستی دەرێکی بوو پرسیاری منی دووەمیش ئەوەیە چۆن توانی ئەو شەڕە ینی سنوورێک بۆ بدابڕێتن بەڕێی من ئەبێ یەک حەقیقەتێ تێ بگەین هیچ دیاردەیەک نییە لە دنیا تەنها بە فاکتەرێکی ناوخۆیی یا فاکتەرێکی دەرەکی بەتەنها فاکتەری ناوخۆی و دەرەکی پێکەوە توانن ئەو دیاردەیە دروست بکەن یعنی قەت ناکۆچەکانی ناوخۆمان نەبووە بە سەبەبیەوەی و شەڕەپەیا بێ یعنی بەبێ دەستێوەردانی وەزعی ئەقلیمی ئەو ممکن نییە ڕەنگە من شتێکی ناخۆش بۆ ئێوە باس بکەم کە حەزم لێ نییە بەداخەوە کورد زۆر جار بۆ لابەلاکردنی بۆ بەلاخستنی مشتیلەکان و کێشەکانی ناوخۆیان پەنا بەنە بەرهێزی بێگانە دەباتی ئەوەی پەنابەرینە بەر میلەتەکەمان و تەنازول بۆ یەکتری بکەین من ئەزانم خۆم یەکێتی بوو یەکێتی ئێرانی بەکارهێناوە بۆ ئەوەی زەخت لە پارتی بکە ملی بۆ بە پارتیش عێراقی بەکارهێناوە بۆی زەخت لە یەکێتی بکە ملی بۆ بە بەڕێئی من ئێمە بێ و لاپەر ڕەشانە بەلاوەنی لە بیری بەرینەوە و لەسەر ئەساسی ئەو تەجروبەیە گیانی یەکتر قوبوڵکردن گیانی یەکگرتن گیانی زیینوکردنەوەی بەرەی کوردستانی و زیینوکردنەوەی ئیرادەی مشتەرەک باریەکە سەروی بابەتی بەری بچینە برادرە وڵا خۆی شەڕێ نافخۆ نابژم شەڕێ براکوژێت بیم شەڕە نافخۆ چەندی فاکتەرێت بۆ هاین و ڕاستیژێ ئێکش و کارێک سەرەکی کە شەڕێ نافخۆ چێ بوو ئەو ململانێ بوو یان انتخاباتە چێ بوو کی باڵا دەست بیت مؤسسات پێ نەگەشت بوون کی باڵا دەست بیت و خطابەکە حزبی ئازاڵ بوو دە زەمینە چێ نەکرد بوو ئەو شەڕ چێ بوو و ئەس متفقم لە پەرەکی ڕەشە زیهل نەدەینەوە محاولە بکەین سایکۆلۆژی بەحسێک گیانە ئاشتیخوازیش کە نەهێلا ڕواگر سنوورێک بدانا ئاشتیە بزەحمەت بوو ئەو شەر چەندێ بزەحمەت بوو دەستبەینە ناشتێژێ بزەحمەت بوو یعنی باوەڕ بکە گەنجێ ما ئەوێ قوناغێ بخوێنن 4 سەرێ شەڕی نافخۆ بوون وەکی دی شەڕەکە دیژێ نافخۆ هەبوون ناوبەینە بزوتنەوە ئیسلامی یەکەتی نیشتیمانی کوردستان ئەوێ فترێژی دوێ قوناغێ لێک بدەیەوە خراپترین قوناغ بوو هەرێمە کوردستان تێدا دەرباز بووی گەنجێ مەوێ بخوێنن دێزانن کو دوێت جارێکادی شەڕی نافخۆ نەچێ بیتەوە شەڕی نافخۆ نەچێ بیتەوە هەندی هەند مەترسیت مەزن ئەخستنە سەرڤێکیانی کافکیانە هەلوەشێتن ژبەرێنی خۆشبەختانە
إرادة هشتي سركفت بس قالك زحمة سركفت حشتي وشن دانشتن الدبلن الأمريكا في شهرانيف دولتي دوروبر لا دوروبر بهر حال أنجامك أوابو إرادة هشتي سركفت أول ولات الدجي اللي يتشيبوي الأمريكا يتشيبوي بس أم خو براور ناكن قلوانا بشتي ويقوناغي چاك سازي دست بيت كان إيك شوا خالد أم برپرسيارم برم بروي أو شر نافخو تشيبو چونکه چکی گراند دسته لانه سیاسی داو نوکت ویت او بین تبیراما لس چکی گراند نمیت لانه سیاسی چکی گراند بیت دسته حکمتی دا مؤسسات حکمتی دا مؤسسه ارکه هر نشتیمانی افرو یکو ملغای کرسان نکتنه پارتیو یکتی لانه دیا سیاسی همیا چکی گراند دست دا بیت بردست مؤسسه حکمتی یا لشکریجی مؤسسه که یک گرتون اجتماعی چکت خدمتك بكياني دابيتن معوكر أزبورت كم مصرين دس كفت أو كرنفال نطو هيك دس بيكري بالبجارنا دس بيكري ودو جار دجي هاتيا تتويج كرن يك رفراندوم دا يك جنگا دجي داعش دا اف وينت قالك جوانت كومالغاي كردستانينا ابدي تتويج بيت بچينا ميوانا كاك كارو اگه بسياري كتابت لسقسەکانی مامۆستا جەعفەر مامۆستا کە من وەکو گەنجێک کە مێژووە خوێنمەوە سێرەکەم ئیرادەی حیزبە سیاسیەکان ئیرادەیەکی ذاتی خۆیان نەبووە بۆ نمونە بەرەی کوردستانی مە ڕاست دەڵێن بەرەی کوردستانی دروست بووە لەسەرەوەی کە ئاشتی بەرپاکەن بەڵام کە من مێژووە خوێنمەوە کۆماری ئیسلامی ئێران بەرەی کوردستانی کاری ڕۆڵی هەبوو لە دروستکردنی بەرەی کوردستانی من وەکو گەنجێک ترسم ێسەش جەنگ هەڵباتەوە گەر ئیرادەی خارجی نەبێت چ شتێ بکەین ئێوە وەکو سیاسی إرادة خۆمانە بێت بە معنای کەلیمە سوپاس دەست خۆش مامۆستا من باسم کرد ئەگەر ئێمە ڕووکەینە میلەتەکەمان لە دەوری خۆمان کۆ بکەینەوە ڕازی بکەین و لە دەوری ئەرکەکانمان کۆی بکەینەوە ئەوە ئیرادەمان بەهێزەکاوە ئەتوانین خۆمان ساحیبی قەراری خۆمان بین بەڵام منەمەوە یەکشت بۆ تۆ ڕاستکەمەوە جەبهەی کوردستانی ئێران دروستی نەکرد و دەوریشی تیان نەبووە جەبهەی کوردستانی ئیرادەی خۆمان دروستی کردووە تۆ ڕەنگە باسی شتێک بکەی کە پێڵێن ئاژبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی کە من خۆم تیا بووم مامجەلال و بەڕەحمەت بێ کاگدریس کردیان ساڵی 86 و من لەوێ مووقیفێکە جارێکی کەش هەر لە تەلەڤیزیۆنا باسم کردووە ئێرانیەکان ویسیان بێن بۆ کۆبوونەوەکەمان کە ئیتیفاقەکە بنووسین کاگدریز وتی پێویست ناکە ئێوە بین ئێوەمان لازم نییە ئێمە خۆمان باشتر لە یەکترێگەین و چوینە ئوتێلێک بەبێ ئێرانیەکان کاگدریزە وەختەوەی بەبیرم بێ کاک فازیلی لەگەڵا بوو منیش لەگەڵ مامجلال بووم کاک فازیل و من دانیشتین ئیتیفاقەکەمان نووسی هەردووشیشیان مجاملە یەکتریان کرد کاگدریز وتی فەریدون نوێنەری منە و مامجلاریش وتی کاک فازیل نوێنەری منە بەو ڕۆحیەتەش هینەکەمان کرد زۆر شایعا کرێ ئەڵێن زەختی ئێران بووە ئێران فقط دەوری هەبوو داعوەتی کردین لە شوێنێک هەمومان کۆبووینەوە بەیەکەوە و قسەمان کرد کاک ئیدریس و مامجلال و کاگدریس و ئێمەش لە خزمەتیان نبووین پێکەوە ئەومان کردووە ینی ئەوە حقەتەکەیەتی بەس چاوەکەم عاملی خارجی دایمە هەیە ئێران خۆ کار ناکا لە باتی تۆ لە باتی کورد بۆی تۆ بگەێنێ بەوەی بە مافەکانی کورد ئێران سەیرەکە مەسالیحی خۆی هەیە مەسالیحی وڵاتی خۆی هەیە مەسالیحی قەومی خۆی هەیە ڕەنگە زۆر متعاریزیش بێ لەگە خواستەکانی توە مهم ئەوەیە ئێمە پێکەوە کار بکەین بە یەک ئیرادا لەگەڵ بوونی هەموو ئەو مەسالیحە متعاریزانە ئێمە توانین هەنگاو بە هەنگاو بۆ پێشەوە بچین سێدەتە جدا باری بتش هەیە وڵا لەسەر شەر من دەڵێم هەمیشە فاکتەری سەرەکی خۆمان بووین و ڕاندەکن دەگرێتەوە بۆ ئەوەی مێژووی گرفتەکانی مێژووی پێشتر و ئایدۆلۆژی ئەوەی ئایدۆلۆژی هەبوو لەگەڵ هەندێک لایەن
شەری تر بووە نەکەوانە بەتەنیا شەڕینەوە شەری هەکاری خۆ ئیران تورکیا نەبوون ئێمە خۆمان بووین بە دوای یەکتر کەوتین حتا لە ناو هەکاری ئەوانش ئەو پێکدادانە هەبوون ئەوە ترسباتی کۆم بوو زایدەن هەندێک بیرروبووچوونی ئایدوری جیاوە تێگەشتی منە لەسەر ئەوەی کە طرفێک زاڵ بیت بەسەر ئەوەی کە شوڕش بەرپا بکات بەڵام بۆ جهودی هەنگاوی ئیجابی ئەوە لە هەموو دنیا ڕەوایە سەپۆرت هەبیت هاوکاری هەبیت بۆ ئاشتەوایی بیت بۆ هەر هەنگاوەک بیت بۆ هەڵبژاردن بیت زۆر ڕەوایە دنیا هەموو ئێستا پشتیوانی لە قەزیەی فەڵستینی دەکات هەردوو لا پێکەوە دانیشت ئەوە 56 ساڵە خەریکی ئەوەنە کەس نالێتەوە نامویە ئەوە ڕەوایە و ئەو مەقبولە بەڵام شەر نا تەسەوەر دەکەم ئەگەر خۆمان ئستعدادی ئەوەمان تێدا نەبی سەرخۆری خۆکوژی کەس ناتوانێت فەرزمان کرد ئەجندایەکی ئەقلیمی لەسەر ئێمە فەرز کرد سێدا 2003 پشتی ینی ئامادەکاری بۆ ڕۆخاندنە ڕژێمە سەدام حوسێنی کورد لەگەل ئەمریکا گەل یەکەتنە ئێک بەرەدە دژی سەدام حوسێنی و سەدام حوسێن کەت ینی هزرا جەنابێتە کورتی وەختی بەشدار بووین دروستکردنە ڕژێمە عێراقیانی دا یا پشتی سەدام حوسێنی شتێکی باش بوو ئەنجاکە کووردا هەندێک وەت بێژن ئەکە کووردا خۆگرد بە ما پەرلەمانی خۆیای حکمەتە خۆیای ما منتەقە خۆیای شەڕ لێ نەهاتیەکردنێ ما دەسەڵاتە خۆیە هەی بەس تشتێکی ڕووخای دەسەڵات بەغدا ڕووخای ئەم خۆنەکەینە بەشێک ئش بەغدا بلا بەغدا خۆ دروست بکات کاتی چ حکم ئێتن ما هەندێک مشکلە لەگەل بەغدایەتەن وەکی بەشێکش عێراقی کورد تشتی خۆی جیاواز مەهەی بێت ئەم دەست پندێک دانوستاندنە بکەین گەل بەغدا و مافێت خۆ دەست خۆ بینین جنابێت ئەبوو vê çi dibêjît ku hindek dibêjin heker Kurd wî wextî neçibane bexda nebibane beşek ji emeliya siyasiya wî wextî xwe cuda kiriba û piştî hingê wek tiştekê taybetê serbexwe danûstandin gel bexda kiribane ser mafêt xwe baştir ba me siyasetek hebû diyar e siyaseta me twî wextî de siyaseta hindê nebû te herêmeka heyî sê parêzga bûn hingê we te metî wê qeziyeka Kurdiya hêl dervey herêmê te ya hey nûke jî ji ber hindê tu dê çe bexda te qeziyeka heyî mastira ji herêma Kurdistanê gelek mastira nûke me 51 sedê herêma Kurdistana Iraqê digel çilûne sedê derve herêma Kurdistanê yan pêçewane kêm û zêde tu yê çe bexda te divêtin wê qeziye hemiye çareserkeyî nek tenê vê herêmê biparêzî û zimnê ecenda herêma Kurdistanê da vê herêmê jî biparêzît qeziyê jî çareser biket Kerkûke, Şingara, Xaniqîne ev qeziya hebûna te li Iraqê danûstandin bêxiya navdestûrî hinde tişt hebûn berî hingê diviya me kiribane bava reyne çûy mesela hekê pirêve naçît xweziya jî pirêve naçîtin biraya min hingê ew dî faktoyê me hey diviya zemanat bihavane zemanatê nêvdewletî em nayîne di vê prosê de heta zemanatê nêvdewletî hene bin ev dî faktoya wekî xwe bibînît yanî dî fakto me ew nekir me ew kiribane pirayan baştir bû mamosta li paş 2003 û beşdarî Kurd bû damezrandinî Iraqî nûê ew mafaneke Kurd wîstî be li nav distûr biçespênetin berayê cenabet ew şte cêbecê bû ew ştêke Kurd wîstî bedest hat ke beşdar bû wek beşek li sîstemî hukm li bexda وەڵاهی خۆی من یەمەوە سەر قسەی یەکەمین من بەدەست من بواە دایمەوە تووشمە ئێمە هیچ پێویستی ناکرد ڕاکەین کورد هێزێکی زۆر منەزەم و ڕێکوپێک بۆ وەختا هەموو شتێکی هەبوو ئەوەی مامۆسا باسی کرد ئێمە فیدرالیەکی ڕێکوپێکی دیفاکتۆمان هەبوو کۆنفیدرالی بوو یانی وەک دەوڵەتیەوە بوو وەڵا عیلاقەشمان نەبووە وەختە لەگەڵ ڕژێمی سەدامە بۆ خۆمان بەڕێوە برد بەڕێی من ئێمە ڕۆشتین ئەرچی خەڵکی کەمان جێبەجێ کرد بەو شتە منەزەمەی خۆمان خەڵکمان لایەنەکانی کەمان بەهێز کرد بۆ ئەوەی ئەوان مفاوزە لەگەڵ ئێمە بکەن وەرن چیتان بینێ ئێمە هەموو شتێکمان هەبوو بۆچی چوینەوەمان کرد ڕێیەکە بوو پێچەوانەی ئەم ڕێیەی کە منەڵێن ئێمە بۆیە ئەبوو بچین لەگەڵ عێراقێ دروست بکەین و مفاوەزەی لەگەڵ بکەین و دەوڵەتێکی تازە و نێزامێکی تازە
بۆ ئەوەی لەو مرکزا لەو عێراقا ئێمە شەریکاتیمان هەبێ لەوێ دەورمان هەبێ لە سەر قەراری سیاسی لە عێراقا لەسەر شەریکاتی و بەڕێوەبردنی عێراق لە سامانی عێراقا بەڕێی من ئەو ڕێیە هەیە بەس من خۆم بەش بە حاڵی خۆم پێم وایە هەڵەیەکی مێژوویمان کرد بۆ بچینە برادران مامۆستا وەڵا پرسیارەکانم گشتیە لە هوردیشیان دیسان بە نمونەیەک دەست پێ دەکەم من بۆچی ئێمە وەکو هەرێمی کوردستان حزبەکان بە نسبی قسەی دەکەم سەرتاسەری نییە دارەشەقەی پەککەوتەی عێراقین ئایا کاک فەریدون ئەمن ئەوەی دەپرسم هیچ حزبێک دەبێتە بەدیلی حزبەکەی تر یان دەبی بخۆی ئایدیایەکی هەبێت بۆی بتوانانی خەڵکی لە خۆکۆکاتەوە نەکبی هەوێت لەسەر حیسابی ئەوی تر بەبێ ئایدیا ببێتە بەدیل خەیرانەکانمان هەموو لەوەی سەری هەڵ نەداوە کە دەماوێ من بەدیلی تو بووم تۆش بەدیلی من بی بۆچی ئێمە ئایدیا جیاوازمان نەبی بۆ ڕاکێشانی خەڵک دارەشەقە نەبین بۆ پەککەوتەی عێراق لە ناو خۆمان جەرنافیسی دەست بێگانە نەبین بۆ کەلکردنی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان من بۆم شەرحکردن وتم من داوا ئەەکەم کە یا جەبهەیەکی کوردستانی دروزی هەمولاکان کۆ بکاتەوە یەک ئیرادەی کوردستانی میلیمان هەبێ و هەنگاوی یەکەم هەوڵ بین کە ئیتیفاقی استراتیجی بە شکڵێک لە شڕەکانی کە لە بینی یەشێتی و پارتیا دروست بکەین و دوایەوە لایەنەکانی کەش لە دەوری ئەکە نیشتیمانەکانمان کۆ بکەینەوە من ئەو ڕێیە ماوە جوابی ئەوە بوو کە کاکە باسی سەیدا پشتی 2003 مەترسیەکە مازم سەر هەرێما کوردستانی داهات و ئارمانجکردنا هەرێما کوردستانش لایە گروپ تیرۆریستیت هەمەجۆر بەش قاعدە ئەنسار سنە ئەنسار ئیسلام بەری ئەم گەهینە قویناغا داعشێ خوش 2003 دەست پێ کرد حتا 2013 یعنی بەری ئەم گەهینە قویناغا داعشێ 2014 ئێکشوان کریارێت یعنی gelek mezin û ew yani armançkirina baregayê partî û êketî û şehîdkirina pitir sed yani kesek û serkirde yani ev gef û metirsiya tîroristî ser Herêma Kurdistanê çi karîgerî Herêma Kurdistanê kir wan 10 sala da تأكيد يعني برأيي من أو جف بردوامن داعش بردوامة عقلية داعش بردوامة عقلية قاعدة بردوامة هرشت بردوامن دين مقابلية تشبلانة يا شو برأيي من أوكاك أرشدي بحث كري حميد زبري توابو هندي ديمقراطية وهرمك وكيانك بي مؤسسات نجتماعية بيس همي قبل مترسيتين همي قبل مترسية ممكنة ظفر بتبان إلا تو مؤسسات تخو بيس بخيت نجتماعي ده شيء بركوا بجري برانبر وراستي جارا دي پیش مرگي رولا كي قهرمانه نديد خلقي كردستاني پیامکا زلال و پیز یا اراده خلقي كردستاني استفتاء ديار كر بس بو اوي بتر برهمدار بن مؤسسه خويا برلماني برلمانه كي نفسها حزبي ونفسها كبرتواس برلمانه كي اجتماعي انتخابات دستي بارتي وكتيدا نبن دستي حزبات نبيت مقدس بيت وقت انتخاباتها دستوري هريما كردستاني يعني هند تشتي طريقة مداهين ولا عراق محكمة اتحادية بيجتمع هو دستور هنا دستور كي بخود شيكان يعني هند تشتين براستيز بجمتا نخبة سياسية لهريما كردستاني نوكا تراجع كري أداء أوان بري نوكا تشتري بوش نوكا يعني أبا فترة حتى شعور بمسؤوليتش لا حزباش لا نخبة بري كي تشتر بوش بيقف كي أنا مثلا وين فسياس بجمع بارتي دفاع الخوب كم وخدي باف ملانتي بس أكرام همي بمسؤولية خرابين صباحي هم شين خلال هاي كده دستوري شكل دستوري يه 58 سيز درجات شكل دستوري والله تكيب سيز درجات شكل دستوري هريما كردستاني توي دستوري ده تو ديار كي هر 4 سال فلان روجه فلان حفتيه فلان روجه في هالبجارتن بينه كرن هنگه برلمان ده گنج كردستان پیروزی برای خودتا برلمانی بس گاوا برای خدای والله برلمان وقتی وی تمام بو وقتی خود رش کرد انتخابات نه کردن گنج باوریاوی پیامان اجتماعی دلاواز بید اوه همی پیک ود گریداینه باور بکه الویم شرق اوسط گله جاز بجم شرق اوسط و تو پیغمبر تاتی نصلیب کردن یه تاتی نکشتن
هیچ گارانتیەک نییە تلوێ منطقی خۆپارێزی خۆ دیموکراسیەژی گەلک زەحمەتە لەوێرە گەشە بکات بەنین و کەمە باوری هەبوو مەگوت عێراقەکە دیموکراسی بەلکی تونس بیتە دیموکراسی مەسر بیتە دیموکراسی ئۆردنیا بیتە دیموکراسی نوکە هەمی فەگەڕێنەوە بۆ حکمێ فەردی حکمێ نوکە و تەنزیرا چێبووی ئەوە نوکە الحکومە القویە الچینێ بگرە رووسیا بگرە ئەو ناس و ڕەنگە ئەو پێویستێکە سەردەمی بیتن بۆ هەندێ دیتنا من بێت ئەم زەڤڕین موسساتێت خۆ پێز بخین منیش عفوم فەرمی زۆر پشتیوانی ئەوە کەم ئێمە موسساتەکانی هەرێممان بە قووەتر بێ لە حیزبەکان تا حیزبەکان بە قووەت و باڵا دەستتر بن لە حکوومەت ئەم مەشاکیلا نامێنێ ئەبێ ئێمە بە هەموو توانە هەوڵ بین هێزی پێشمەرگەیە خەین بیکەین بە هێزێکی نیشتیمانی بە هەموو توانە هەوڵ بین هێزەکانی ئاسایش و دەستگای زانیاری و پاراستن و ئەمانە هێزە ئەمنیەکانمان هەمووی موحدکەین بیکەین بە هێزی نیشتیمانەکەمان یعنی تا ئێمە حکوومەتەکەمان بەهێزتر نەکەین لە حیزبەکان ئێمە ئەم مەشاکیلانەمان چارەسەر نابێ مامۆستا مەترسی داعش چۆن جەنابەت هەڵدەسەنگێنی ئەو مەترسیە کە داعش وەک شەڕێکی نوێ حالەتێکی نوێ ڕەوشێکی نوێ کە پێش ئەو نەبوو ئەو ڕەنگە شەڕە کە بە ئەوها شەرێکی کراوە بێ اعتیبار لەسەر هەموو پرەنسیپی شەڕی کە نێوان دووبەرە کە نزیک بە خەریک بگەنە بەغا لە نێوان شەو ڕۆژێکرا ئاراستەکە گۆڕە بەرەو هەرێمی کوردستان بەرەو کورد یعنی ئەوە جەنابەت نابینی کە دەستێکی دەرەکی ڕێکخراوێکی گەورەتر لەوەی کە داعش دەزانی داعش چیە و کێ گەورەتر لەوە ویستی کە قەوارەی هەرێمی کوردستان بەدەستی داعش نەهێنن ناخۆ زۆر وازەحایش شانەوەیە تیرۆر لە دنیا خەتەرێکی دنیاییە یعنی بۆ هەموو بەشەریەت و بۆ هەموو جیهانە ڕووی لە مەترسیە لە هەموو جیهان بەڵام ئەم خەتەرە لە ناویش نەچووە ها لاواز بووە بەڵام ماوە و هەموو ئاژانسەکان هەموو لێکدانەوەکان باسیەوەکەن کام خەتەرە وەک نووسست وایە ینی هەر وەختێ زەرەر بە ئەتوانێت زەرەر بە و بچینە زەرەر بە خەتەرێکی گەورە بوو لەسەر کوردستان و من بەش بە حاڵی خۆم هەر لە سەرەتاوە ئەوانە هاتن بەرە و مرکزی بەغا بڕۆن مووسڵ لە لاوازی جێشی عێراقیە لە لاوازی نظامی عێراقیە ئەوانە زۆر بە ئاسانی پەلاماری مووسڵیان ناو گرتیان و ئەوە بەڵام دوایی چێ پێی وتن چۆن ئاڕاستەکران پێچ بکەنەوە ئەژینە بەرەو بە لە دووەوە ڕۆشتن لە پڕ قەراریاندا بێن ڕووکەنە کوردستان و ڕویان کردە شەنگار و ڕویان کردە مەخمور و ئەو مەنتیقانە بەڕێی من چەند زەرر و خەتەری گەورەی دروست کرد لەسەر کوردستان ئەوەش قازانجی یعنی باوەڕ بکە هەم هێزەکانی کوردستانی یەخست لە ڕووی ئەو خەتەرە و هەم بەڕاستی هێزی پێشمەرگەی ناچار کرد جارێکی کە بچێتەوە مەیانی مەشقی سەربازی و ئەرکە ئەساسەکانی خۆی لە یەک تاقا وەختە ئێمە عەقیدەی عەسکەریمان هەبوو لە ناو هێزی پێشمەرگا ئەوەش لە شەڕی داعشا بووە پشتەوەی ناودەوڵەتی و پێشمەرگە چۆن فەرهەنگی حساباتی ناودەوڵەتی یعنی کە پشتەوەنی تا ئێستاش پشتەوەنی دەکرێت لە ئەمریکا شتێکی زۆر بەقەدەرەوەی زەرەریە بوو قازانجیە بوو بەڵام شگ لەوەدانیە هێزێکی ئەقلیمی دەرەکی دوور نزیک هەبوو ئاراستەی کردن بەرەو کوردستان مامۆستا ناصر ئەگەر جەنابەت چ پرسیار بکە یان مداخەلە بکەی عفوم بکەن من مداخەلەم داواتی زارەکەم عفوم بکەن مامۆستا بەس وەختێکی کەمیشمانەوە زۆر نییە دوو پرسیارمە ئاراستەی جەنابیان دەکەم بە تایبەتی دکتۆر جەعفەر جەنابتان هەر لەسەر ئەم بابەتە وای نابینێ سیاسەتی ئەو کات لەگەڵ سیاسەتی ئێستا جیاوازی هەیە و پێم وایە ینی ئەزمونیش گونجاوە بۆ ئەوەی بۆ کورد بە تایبەتی گونجاوترە لەوەی کە ڕابردوو ئەمە پرسیارێکی تریش بۆ هەردووکتانە تەبیعی
ئێوە وای نابینن مەسەلەن سیاسەتی کورد زۆر لەوە گەورەترە کە شتی لاوەکی بینی ئەم دوو حزبە و چەند حزبێک بە سوورە عامە باسی حزابەکانەکەن بە تایبەتیش یەکێتی و پارتی ینی لەوە گەورەتر نییە ئەزبوونێکمان لە دەستە کە مەسەلەن لەوە گەورەترە ئەلام باسیەکە و باسی هەندێک شتی لاوەکی پێم وایە ئێمە خەباتێکی دوور و درێژمان پێکەوە کردووە من تەسەوەڕ ناکەم ینی لەسەر شتێکی بچووک خوا نەخواستە بگاتە ئاستێک کە قەوارەی تەسیل لە قەوارەی هەرێم بکە عەفوم بکەن سێدا هەکە بەرسبێت کورد چووکە سوالەکە دیژمە هەیدا بەرنامەژمە پشتنگە دیمایی بێت والله بەرسب کاک ناسر ڕێی من هەرێمی کوردستان پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە تەحەدیاتی هاتینە پێشێ توانیە لەگەڵ ئەو تەحەدیاتەنە لە ئاستی پێویست دابیتن بە تایبەتیش لە جەنگی دژی داعش لە 2014 تا کۆتایی پێهات و دواتر ڕێفراندۆم توانی وێنەیەکی بەهێز هەنگاوی بەهێز بەرەو پێش بەرەو ببەتن خۆسکە دوای ڕێفراندۆم دوای 2010 هەندێک کەلێن دروست بوون ئێستا شەو کەلێنانە بەردەوامن تەسیری خۆیان کردووە لەسەر میزاجی گشتی و لەسەر ڕای گشتی و لەسەر متمانەی سیاسی ئەگینە من بڕواکی وام هەیە لە عێراق هەندێک گرفت چارەسەر نابن عێراق پاشگەز بووە التزاماتی خۆی دستوری ئەو ڕێزەی دەبووە لە مادەکانی دستور بگیرێت نەگیراوە دوو گرنگترین خاڵ مادە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و دۆزی کوردی لە عێراق یەک مادەی 140 لە یەک مسی اتحادە پراوێز خراون عەمدیش پراوێز خراون و حتا سیاسەتی نێودەوڵەتی و هەرێماتیش دەستی هەیە لەو قەزیەدا بەڵام هەرێمی کوردستان من دەڵێم بە حکومڕانیەکی پێشکەوت و توکمە بەهێز وەکو ئێستا هەنگاوی باش نێنراوم بەو ئاراستەیە دووەم ئەو گرفتانەی نێوان پارتی و یەکەتی سەبارەت بە دووسیەی پێشمەرگە یەکخستنەوەی پێشمەرگە و کارەکردنەوەی پەرلەمان ئەمانەش چارەسەر ببن هەرێمی کوردستان ئایندەیەکی گەشی دەبیت لە مەرێمە ئابووری هەرێمی کوردستانش محەکە باڤاریا هەرێمە بەڵام بەقەت ئەڵمانیا بەهێزە کالیفۆرنیا ویلایەتەکە بەڵام یەک لە ویلایەتە هەر بەهێزەکانی ئەمریکایە ئێمە لەم ناوچەیە هەموو هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا هەرێمی کوردستان زۆر پێگەیەکی باشی هەیە ئیقتصادی ئیسtismاری ڕێکخستنەوەی دەوێت ئیدارێکی باشتری دەوێت لەمانە ئێمە بە ئەنجامی باش لێ دەرباز بین تەسەوەڕ دەکەم زەمینەش هەیە بۆ ئەوەی لێ دەرباز ببین ئەم هەرێمە ئایندەکی گەشی هەیە مامۆستا پرسیارەمەوە دیماییکەش هەردووکە قەوارەی هەرێمە کوردستانê گەهشتیە قۆناغێکێ ku em bêjin şmetirsiya derbas bûye û şwê qînaxê derbas bûye ku bêjin nemînî tu rojekê eva destê me de evrûke ev qewarê evrûke îdara Herêma Kurdistanê eva ku nikelbin desalata Herêma Kurdistanê bêt nemînî yani şê merhele têperiye ku em bêjin gehî te ku metirsiya nemanê ser hebetin نازانمەکە پرسیارەکە واردووکمانە واردووکە بەڕای من هەرێمی کوردستان لە ڕۆی دستوری قەوارێکی دستوریە و شرعەتی خۆی نێودەوڵەتی وەرگرتووە شرعەتی خۆی هەرێماتی وەرگرتیە و لە ناوخۆش کیانێکی سربەخۆیە و کارایە دەکرێت کاراتر بکرێت ئەو گرفتانە و لە ڕۆی تێگەشتنی من بۆ ئەو مەودای من دەبینم سیاسی هیچ مەترسێکی لە ناوبردننی ئەم هەرێم بە زۆری زۆرداری نییە نە لەلایەن عێراقەوە دەکرێت نە لەلایەن ئیرانەوە لەلایەن تورکیاوە و باوەڕ ناکەم ئێستا لە ناو خاریتەی جیهاندا هەرێمی کوردستان پێگەیەکی تایبەتی خۆی پەیدا کردووە یعنی هەم لە ڕۆی ئەمنیەت هەرێمێکە دەتوانێت فاکتەری بەهێز بیت بۆ پاراستن و ینی بەرقرارکردنی ئەمنیەتی ناوچە سنوورەکانە لە جەنگی دژی داعش هەرێمی کوردستان پێگەیەکی باشتری پەیدا کرد واتە ئێستا شەریکە لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی لەبەرەوە من لەو ماودای من دەبینم ئەم هەرێمە پارێزراوە ئەوەی جاران لە میدیا گەورە دەکرێت و ڕەنگە مەبەستیانەوە بیت زووتر پارتی وێکەتی یەک بگرن لاەنە سیاسەکان یەک بگرن ئەگەر مەبەستەکە ئەو بیت پێویست بەوە ناکات مەترسیە و دەست زەق بکەینەوە ئەم هەرێمە لە ناو دەچیت
و وێران دەبێت تەسەوەر دەکەم ئەو پاساوە تەواو نییە بۆ ئەو پەیامە لە ناو خەڵکی کوردستان بەربەڵاو ببێت. مامۆستا فەرەیدون دەستێکی باڵات هەیە لە نووسینی بیرەوەری و مێژووی هاوچەرخی هەرێمی کوردستان بزاوی ڕزگاری خازی کوردی و ڕژێمە جیاجیەکانی کە دژی هەرێمی کوردستان ینی شەڕیان کردووە. ئێستا تو بڵێ ئەو ڕژێمانە کە ئێستا گەیشت بنە ئەو قەناعەتە کە ئەبێت بە ئێمناهی بە ئاسایش لەگەل هەرێمی کوردستان بژین و ئەو قاوارە بمێنتن ینی نەبنە مەترسی لەسەر نەهێلانی ئەو قاوارە چونکە هەر هەنگاوێک بوو نەهێلانی ئەو قاوارە هەر دەبێتە سەر ئێش و سەرگێژی بوو بەغدا خۆی. جەنابەت تێبینیت لەسەر ئەوە بەتایە؟ وەڵاهی من بۆ چوونی مامۆساتایی دەکەم بەڵام وا خۆش باوەڕیش نەبین باشە ینی ئێمە لە منتیقەیەکی خەتەرناک ئاژین. تورکیا، ئێران، سووریا، عێراق ئەوانە خەمخۆر و مشورخۆری ئەوە نین کە قەوارەی هەرێمی کوردستان بەهێز بێ بۆ پێشەوە بچێ لە قازانجیان بێ. وەک باسمان کرد هەموو گەشەکردنێک لە شوێنێکی کوردستانە تیشکدانەوەی ئەبێ شوێنەواری ئەبێ لەسەر جوڵانەوەی کورد لە ئێران، لە تورکیا، لە شوێنی کە لە سووریا. لەبەر ئەوانە زۆر خۆشحاڵ نین بەوە و من بەش بە حاڵی خۆم دایمە مەترسیەکەم هەیە ئەو دەوڵەتانی دەور و پشتمان لەسەر هیچ شتێک بە ئاسانی ڕێنەکەون بە ئاسانی لە دژی دۆزی کورد و لە دژی وەزعی کورد ئەتوانن ڕێ بکەون و ئێمە پاش ڕیفراندۆم لە بیرمان نەچێ ینی ڕەتفعلەکان لە بەرچاومانە زیندون دوێنێ هەیە. لەبەرەوە ئێمە دایما ئەومان لە بەرچاو بەیەکیان ئەرکمانە شوورەیەک بە میلەتەکەمان دروستکەین، ئەرکمانە بە وەحدەتی ڕیزەکانی خۆمان شوورەیەک بۆ پاراستنی قەوارەی هەرێم دروستکەین. لەگەڵ ئەوە شابێ سیاسەتێکی ژیرانە و عاقلانەمان هەبێ کە ئیرادەی هەمومان پشتیوانی بکە لە جموجۆری نێودەوڵەتی و ئەقلیمیە بۆ ئەوەی تێیان بگەێنین کە هەرێمی کوردستان ئەتوانێ عاملی ئیستیقرار بێت لەم منتیقەیە و عاملی تهدید نییە بۆ هیچ جێکی لەو دەوڵەتانەی دراوسێمان و لەسەر ئاسی نێودەوڵەتیش ئەبێ ئێمە فاکتەرەکانی قووەتی خۆمان باش ئیبراز بکەین، باشی بەکاربێنین. نەوت و غاز لە کوردستانە لە گیر و گرفتەکانی ئێستەی دنیا جێگەیشی زۆر مهمی هەیە. ئێمە ئەتوانین حرەکەت لەسەر ئەوە بکەین و بەوە قووەتی خۆمان زیاتر بکەین و پشتیوانی زیاتر بۆ هەرێمی کوردستان بەکاربێنین. ئەمانە هەمووی ئیشی زۆری ئەوێ، لێبوردنی زۆری ئەوێ، تەفانی زۆری ئەوێ. ئەبێ ئێمە بۆ یەکتری تەنازول بکەین پێش ئەوەی بۆ دوژمنەکانمان تەنازول بکەین، تەنازول بۆ میلەتەکەمان بکەین. باشتر. مامۆستا فەرەیدون عەبدولقادر سیاسەتمەدار، مامۆستا جەعفەر ئیبراهیم سیاسەتمەدار، خشک و برایت عزیز هەر وەکی مەژڤان دای سیاسەتمەدار و قسەزان و یەت کوردستانش دەربێ کوردستانی میوان بکەین بەرنامە خۆدا لەسەر و نەکۆکیەکانەوە. سوپاسیا ڕۆژنامەوان و برادەرێت بەشدار مامۆستا ناسر تەرزەخان کاکار و مامۆستا ئەرشەد و بەشدار بوون گەلمە ئیتارا هەندێک پرسیارە دەڵگەل هەردوو میوانت بەڕێز حتا جارێکە دی ئەم گەهینە ئێک هەر وی ئاراستەیی بەرنامەمەدا لەسەر و ناکۆکیەکانەوە. هیم خێر و ئەم سڵامەت.